بەڵێزان و خۆشەویستانمان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین کە ڕۆژانی ڕابردوو لە بەغدا بەڕێوەچۆیش لە عێراقدا پێش دەستپێکردنی خولەکان لیژنەی ناوژیوانەکان دیاری دەکرێت و تێیدا ئاستی ناوژیوانەکان دیاری دەکرێت و ئەو ناوژیوانانە هەڵدەبژێرن. ئەمڕۆ سێ لەو ناوژیوانانەی کە لە عێراقدا پلە یەکەمیان بەدەستهێناوە میوانی بەرنامەکەمان ئەویش بەڕێز کاک ئومێد مستەفا، کاک پاڤڵ جەلال، کاک درود محەممەد کە ڕێکای ناوژیوانی پلەیەکی عێراق نییە. خوا بەخێر بێن. کاک ئومێد بەخێر بێخوا. زۆر سپاس. گرنگی ئەم جۆرە هەڵسەنگاندنانە چییە بۆ ناوژیوانان تا چەند ئاستی ناوژیوان بەرەو پێشەوە دەبات؟ طبعاً ئەنجامدانی تاقیکردنەوە پێش هەموو خولێک سیستەمێکی جیهانیە بۆ هەموو پاڵەوانێتیەک پێویستە ئەو ناوژیوانانەی کە بەشدارە بن لە بەڕێوەبردننی یاریەکانە ئەبێ تاقیکردنەوە بۆ ئاستی توانایی و معریفیان بکرێ، هەنی هەم لایەنی نەزەری هەم لایەنی عملیات تاقیکردنیان بۆ بکرێ بۆی بزانن تا چەند ئامادەن بۆ بەڕێوەبردننی خولەکان. عێراقیش بەدەر نییە لە ئەو سیستەمە، هەروەکو هەموو وڵاتان و هەروەکوەوەی کە ڕێپێدراوی یەکەی تۆپی جیهانیە حتممە نەبێت لەسەر هەمان نەهج و هەمان شێواز بڕوا، بۆ ئەویش ساڵانە پێش ئەوەی کە خولی عێراق دەست پێ بکات یەکەم یاری لە وەرزی تازە دەست پێ بکات ئەبێت ناوبژوانان تاقیکردنەوە ئەنجام بدەن بۆ ئەوەی دیاری بکرێت کام ناوبژوان مافی هەیە کە خولەکان بەڕێوەبەرێ، کام ناوبژوانیش ئامادەنێن لە ڕووی جەستە و لە ڕووی زانیاریەوە بۆ ئەوەی لە خولەکەیان. خەڵکێکی زۆر بەشداری کردو لە سلێمانی یان شارەکانی دیکە. طبعاً لە شاری سلێمانی سیانزە ناوبژوان بن، بەڵام بە کۆی گشتی لەسەر ئاستی وڵاتەکە تقریبان ئەگاتە نزیکی 350 بۆ 400 ناوبژیوان. ئەمە لیانە هەڵبژێراوە؟ بەڵێ بەڵێ ترۆ ناوبژوانانی کە دەرەچن مافی بەڕێوەبردننی خولەکانیان هەیە. زۆر باش کاک پاڤڵ بەخێر بیت. کاک پاڤڵ، ڕاهێنانی ناوبژوانەکان چۆن چۆنی بوو؟ چۆن خۆتان ئامادە ئەکرد؟ ئایا تاقیکردنەوەکان یاخود هەڵسەنگاندنەکان چۆن بوو لە بەغا؟ بەڵێ پێشێکی بە ناوی خۆی گەورە سپاس بۆ کەناڵی پێیان بۆ ئەم بەسەرکردنەوەیە. ئێمە نزیکی 2 مانگ بۆ 3 مانگ بەر لە ئێستا ساڵی ڕابردوو کە کۆتاییمان هێنا بە خولی عێراق، دوا بە دوای چەند هەفتەیەک لە ئیسراحەت وردە دەستمان کردەوە بە ڕاهێنان بۆ خۆ ئامادەکردن بۆ وەرزێکی نوێ. سەرەتای ڕاهێنانەکانیشمان با بڵێن بە ڕاهێنانی ئاسان و مستەوایەکی کەم وردە کە نزیک ئەبووینەوە لە کاتی تاقیکردنەوەکە ئاستی ڕاهێنانەکان بەرزتر و چڕتر ئەبوونەوە، کاتێکی زیاترمان تەرخانە کرد بۆ ڕاهێنانەکان چ لە ڕووی عملیەوە بێ و چ لە ڕووی نەزەڕیەوە بێت. زۆر باشە. بێمە لای کاک درود. زۆر بەخێر بێ کاک درود. سەلامەت بیاخەن. کاک درود، ئایا ناوبژوانان پێویستیان بەوەیە کە تاقیکردنەوەیان پێ بکرێت و ئاستیان هەڵبسەنگێنرێت؟ بەڵێ بەنای خۆی گەورە دیارە وەکو کاگمێد و کاگواڤێڵیش ئاماژیان پێدا ئەم تاقیکردنەوەە بۆ ئەوەیە ئاستی ناوبژوانەکە دیاری بکرێت بۆ ئەوەی کاتێک وەرزینەوەی خولەکانی عێراق دەست پێکات بتوانن ئەو ناوبژوانانە ئەرکەکانیان پێ سپێردرێت کە هەم لە ڕووی نەزەری هەم لە ڕووی عملیەوە توانای ئەوەیان هەبێت ئەم ئەرکە لەخۆ بگرن، چونکە تاقیکردنەوەکە هەم عملی بوو هەم نەزەری بووە تا هەم ڕاکردنی ماوە کورت و ماوە درێژ، هەمیش ئیمتیحانات لە ڤیدۆیە قانونەکانە هەموو بابەتەکانی لە خۆگرت، بۆیە لە کۆتاییدا ئەو ناوبژوانانە هەڵدەبژێرێن کە لە هەردوو بوارەکە سەرکەوتەوە بن. درود پێشتر ینی پێتانە وترێت بۆ ئێوە ئامادەکاری بۆ بکەن و ینی بەڵێ جۆری تاقیکردنەوەکە دیاریکراوە پێ ستانداردی تقریبا جیهانیە، هەمیش ئەو ڤیددیوانەی کە تۆ ئیمتیحانی تاکە پرسیاریانە یاخود ئەو بابەتانی کە لە تاقیکردنەوەکە دێتەوە هەم پێشتر تۆ ئەتوانی لەو ڕوانەوە کە لە جیهاندا ڕوویاوە ئەم کۆمەڵێک ڤیددیو هەیە، یعنی لە خولەکانی وەرزی ڕابردووە هەم لە پریمەر لیگەم لە خولەکانی تر هەم لە خولی سعودی شیکردنەوە بە حاڵەتەکان دەکرێت و لە کۆتاییدا هەم کۆمەڵە بڕگەی بابەتی نوێکە بۆ وەرزی نوێ گۆڕانکاری تیاکرا لە ڕووی بابەتی یاساکانی تۆڵبیەوە پرسیارەکان لەو بابەتانە دەبن. کاکمێت چۆن دیاریەکرێت بوون جنابر لە چه شارێکە ئابی یاخود لە چه خولێکە ئابی ئەمانە ئەوان خۆیان دیاریەکەن یان چۆن چۆنیە؟ ئەوان سەرەتاوە شارە و ناوبژوانی دیاریکراوی خۆی هەیە، مەرجی سەرەکیەوەیە کە ناوبژوانی پلەیەکی عێراقی لە هەر شارێک چەند ناوبژوانی پلەیەکی عێراق بوو مافی بەشداریکردنیانە بێت لە تاقیکردنەوەکەیە. سەبارەت بە دیاریکردنیشان لە خولەکەیە
یعنی خولی ئەستێرەکان هەیە، خولی نایاب هەیە، خولەکانی خواردتر هەیە. ئەمانە زیاتر بڵێن ئەوانەی خولی ئەستێرەکان کۆمەڵێک ناوبژوانن کە لە ناوبژانە تۆپەکانن، یانی لەو ناوبژوانن کە لە ئاستی نوخبەیان پێوترێ بژاردەکان. دواتر بەپێی ئاسی ناوبژوانەکان بەسەر خولەکانی کە یانی دابەژە بن. باشە کاک ئومەد، ئەو ناوبژوانانی کە دیاری ئەکرێن تەنها چەند یاریەکیان پێ ئەدرێت بۆ ئەوی بەڕێوەبەرن یاخود تا کۆتای خولەکە بەردەوام ئەبن؟ بڵێن وەکو خولی ئەستێرەکان کۆمەڵە ناوبژوان هەیە دیاریکراوە. ئەوانەوە ناوبژوانانن کە مۆڵەتی بەڕێوەبردنی ئەو یاریانەیان هەیە لەلایەن فیفاوە کە ڤاری تیا بەکارێت. بەڵام بۆ خولەکانی تر ئەوە جیاوازە، ینی هەموو ناوبژوانەکان مافیان هەیە. بەنسبەت ناوبژوانە دیاریکراوەکان ئەوە لە خولی ئەستێرەکان هەر ئەو ناوبژوانانن، بەڵام یاری دەدەرەکانیان ئەوە بڵێن ئاڵوگۆڕی تیاکرێ، یاری تریان نەیرێتێ، یاری خولەکانی تریان نەیرێتێ، محدود نییە بۆیان. بەڵام ئەو کۆمەڵە ناوبژوانی کە مۆڵەتی ڤاریان هەیە ترەوە ینی بە کاملی خولەکە بەڕێوە بن. کاک باوەڵبێن لە بەڕێزت شێوازی ئامادەکاریەکان چۆن چۆنی ینی پێشتر جنابتان لە سلێمانی چۆن خۆتان ئامادە دەکرد، تەمرینەکان چین، شوێنی گونجاو هەبوو بووی کە ئێوە ئامادەکاری باشی تێدا بکەن؟ بەڵێ وەکو ئاماژەم پێکرد، ئێمە پێشتر لەلایەن یەکێتی تۆپی عێراق لقی سلێمانیەوە داوایان پێشکەشی یانی سلێمانی کرد بە وەرگرتنی یاریگای سلێمانی کە تێیدا ئێمە ڕاهێنان ئەنجام بدەین و کۆمەڵێک ڕاهێنانی ترمان هەیە. پێویستەکە کە بچینە دەرەوە یاریگا لە کەشوهەوایەکی ترا بێت، بۆ نمونە لە پارکێکا بێت یاخود لە شاخی گۆیژەیە بێت. لەبەر ئەوەی ئەم ڕاهێنانە توانایەکی باشتر بە ناوبژوانەکە بەخشێت تا مستەوای بەرەو باشتر بڕوات. بۆیە با بڵێن ڕاهێنانەکان ئێمە هەمە چەش نەبوو. کاتە ناوبژوانانی جگەل لەوەی کە یاریزانەکان پێویستیان بە توانە و لیاقێکی باشە لە جەستای ناوبژانی پێویستی بەوەیە کە لیاقێکی باشیە بەجگەل لەوەی کە یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە. بەڵێ بە تاکید توانم بڵێم زۆر زیاتر لە یاریزان ناوبژوان پێویستی بە توانای جەستەیەکی باشتر هەیە، لەبەرەوەی یاریزان لە ماوەی یاریکردنەکە ئەتوانێت فڕسەیە گۆرەگرێت کە ئیستراحەتێک بە جەستەی بات هاوڕەکەیت ئەو ئەرکەی ئەو ببینێت. بەڵام ناوبژیوان بە تەواوی کاتی یاریەکە مەفرۆزەکە لە ئامادە باشیا بێت بۆ هەموو ڕووداوەکانی کە لەناو یاریەکە ڕوایە. کاک درود، بەدەر لە خولەکانی عێراق ئەم جۆر ناوبژیوانانی کە هەڵبژێراون لەلایەن ئەو خولانی کە ئەگەر لە کوردستانی شا بکرێ احتیمامیان پێ دەدرێت ئەم ناوبژیوانانیان ئەمانە ئەبرێنە پێشەوە یان چۆن چۆنیە؟ وەڵا کاک دانێت دیارە ئەو تاقیکردنەوەی کە کراوە تەنها بۆ ناوبژیوانەکانی پلەیەکی عێراق بوو بۆ ئەوەی کە خولەکانی عێراق بەڕێوەبەرن. ئێمە لە کوردستانیش یەکەی تۆپی کوردستانمان هەیە کە پێش دەستپێکردنی خولەکان هاوشێوەی عێراق هەمان تاقیکردنەوەکە، بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ هاوکاری ئێمە بوون، ینی بۆ ئەوەی لەم ماوەیەدا ئێمە کە هەم خولی عێراق هەم خولی کوردستان بەڕێوە بین ئاستەنگی نەبێ بۆ ئێمە. بە سپاسەوە ئەوان پێیان ڕاگەیاندوین کە ئەم تاقیکردنەوەی کە لە عێراقا کردومانە و هەر سیانزە ناوبژوانەکەی شاری سلێمانی و شارەکانی دیکەی کوردستان سەرکەوتوون تایە، واتە هەمان تاقیکردنەوەمان بۆ حسێ بە جارێکی دیکە لە کوردستانە پێش وەرزی نوێ ئێمە تاقیکردنەوە ئەنجام نادەین. دیارە کاک دانیار پێش ئەوەی هەموو وەرزەکان دەست پێکە ئەم جۆرە تاقیکردنانە هەیە لە ناوەڕاستی وەرزی شەواتە کاتێک کە سیزنی یەکەم وەرزەکە کۆتایی پێێت تیپەکان پشیان پێدەری هاوشێ لەو ناوەندەدا ناوبژوانان دیسان و تاقیکردنەوەیەکی دیکە ئەنجام دەدەن بۆ ئەوەی بتوانن ئەگەر کۆمەڵێک ناوبژوان هەیە لە سەرەتای دەستپێکی وەرزە نەیتوانی بێت سەرکەوتو بێت، لەوەیە فرسەتێکی تری بۆ بێتە پێشەوە بتوانێت لەو بەدوا خولەکان بەڕێوە بێت. ئەوانەی کە دەرنەچوون چارەنووسیان چی بەسەر؟ بەڵێ ئەوانەی کە دەرنەچوون ناتوان خولەکان بەڕێوە بەرن تاکو نیوەی یەکەمی وەرزەکە کۆتایی پێدا. لە دوای نیوەی یەکەمی وەرزەکە ئەوکو ئاماژەم پێدا دیسان تاقیکردنەوەیکی تر هەمان شێواز دووبارە بێتەوە و ئەو ناوبژیوانانە ئەگەر دەرچوون دەتوانن دیسانە خولەکان بەڕێوەبەرن. کاک ئومێد، ناوبژیوانەکان چۆن بەشداریان ئەکرد؟ ئایا لە ڕێگەی فۆرمێک کۆپڕیان ئەکردەوە داواکاریان بەرزەکرد بۆی بەشداری بکەن یان کێ بوون ئەوانەی کە یانتوانی بەشداری بکەن لەم جۆر تاقیکردنەوە و هەڵسەنگاندنەدا؟ پێشتر پێمەتی مەرجی سەرەکیوی ناوبژوانی پلەیەکی عێراق بێ، هەر ناوبژوانێک پلەیەکی عێراق بوو مافیەوەی هەیە لە تاقیکردنەوەکان بەشداری بکات. ینی وەکو فۆڕکردن و داواکردن شتێکی وانە، چونکە ناوبژوان چەند پلەیەکیە لە پلە سێوە بەپێی سیستەمی وڵاتەکە چکۆدانی وڵاتی تر جیاوازە چەند پلەیەکی ترە بڕی. بەس لە عێراق لە پلە سێوە پاشان سەرکرد بۆ پلە دوو پاشان بۆ پلەیەک کە گەشتی تە پلەیەک
ئیتر تۆ مافی بەڕێوەبردننی ئەو خولانەت هەیە کە لە عێراق بڵێن بەڕێواچن لە ئاستە بەرزەکانە تر هەموو ناوبژوانە پلەکەکان مافیان هەیە بچن تاقیکردنەوە بکەنەوەی کە دەرچ لە پێی ئاستی خۆی ئەتوانێت چارەکان بەڕێوەبێت پیشەی ناوبژیوان چۆنە لە عێراقدا ینی چۆن نییە وڵای پیشەی ناوبژیوان لە عێراقا بڵێمای بەداخەوە وەکو ناوبژیوان شتێک نییە بتانی کە احتیمادێکی وای خەیتە سەر کە بڵێ خۆمی بەتەواوی بۆ یەکلای یەکەمەوە ینی ناکرێت هەر بە عام وەرزشەکە نەک بەتەنیا ناوبژیوانی چونکە ڕاستی بڵێن وڵاتی عێراق و ناوچەکە بە عام تۆزێک لە ڕووی ناوبژیوانی و لە ڕووی وەرزشەوە دواکەوتوترین لە چوار دەور بۆیە قورسە ینی ئەرکێکی قورسە هەم وەزعەتی مجتەماعەکە و تێگەیشتنی مجتەماعەکەش لە کار و پیشەی ناوبژیوان تۆزێرکەکە قورسترەکە لەبەرەوە ینی پیشەیەکی ئەوە خۆش نییە باشە کاک ئومەد بەکارهێنانی سیستمی ڤار لە خولی عێراقدا لە چه ئاستێکدا گرنگی پێ ئەدرێت؟ طبعاً وەکو کوالێتی وەکو مەنزومەکە کە هەیە لە عێراقا هەمان ئەو مەنزومە و کوالێتیە کە لە خولەکانی ئیسپانیا و ئینگلترا و لە بتوڵاتی ئاسیاویەکە ینی من بەونەی ئاگادارم چەند جارێک هەر ئەم سیستەمە براوە بۆ وڵاتێکی وەک سعودیا لەوێ یاریان پێ بڕێ لە وڵاتانی کە بۆ منە خولێکی تایە خولی ئەبطالی ئاسیا کە یاری کراوە مەنزومە براوە لەوێ یارەکەیان پێ بەڕێوە بردووە ینی وەکو کوالێتی مەنزومەکە لە ئاسێکی زۆر بەرزایە بەستر وەکو بەکارهێنان و سوودبینین لێی تۆزە لەبەرەوەی ساڵی یەکەم و دووەم تۆزە ناڕەحەت و بەکارهێنانەکەی تۆزە ئاسەنگی دروست کرد بەس پاس بەخوانین بە بەردەوامی بەرەو پێشترە ڕۆین لە ڕووی بەکارهێنانی باڵ ئەم جۆرە هەڵبژاردننی ناوبژیوانانە دەرفەتێک نابێت یاخود کار ئاسانێکی دیکە ناکرێت بووی کە ئێوە زیاتر پەرە بم بابەتە بن پەرە بەم میهنەی خۆتان بن لە دەرەوەی وڵات لە شوێنێکی دیکە لە وڵاتێکی دیکە نەک بۆ بەشداریکردنی خولێکی ینی بەس بۆ خۆتان هیچ شتێک ناکرێت ئاسانکارێکی تێدا نییە؟ بەڵێ طبعاً پیشەی ناوبژیوانی پیشەیەکی سەرەتا تاکە کەسیە با بڵێن کاری ناوبژیوانی بە شوەیەکی گشتی تۆ ئەبێ سەرەتا پشت بە خۆت بەستیت خۆت هەوڵ و ڕاهێنان و تێکۆشانی بۆ بکەیت جیاوازترە با بڵێن لە یاریزان لەوەی کە تیمێک بن تۆ سەرەتا خودی خۆت کارەکەکەیت دواتر لەلایەن ئیتیحادی فەرعیەوە با بڵێن پاڵپشتیت ئەکرێت سپاس بۆخوا بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ ئێمە لە چاو ساڵانی ڕابردووە پاڵپشتێکی زۆر زیاترمان کراوە چ لە ڕووی ڕاهێنانەوە چ لە ڕووی ئاسانکاری بۆ کاری سەفەرەکەمان کە چوونەتە شاری بەغا چ لەوێژ لە کاتی تاقیکردنەوەکەیە یەکێتی تۆپی پێی سلێمانی هاوکارێکی زۆر باشی ئێمە بووە ئینشاءالله ئەگەر بەم مستەوە و بەم نەفەزەش ئێمە لە هەوڵ و ماندووبوون بەردەوام بین بڕوامایەکە لە داهاتوە ئینشاءالله ناوبژیوانمان هەبێ کە لە دەرەوەی خولەکانی عێراقی شکاری ناوبژیوانی بکات. کاکاڤڵتەچووی سەفەرەکەتان بۆ بەغا و هاتوچۆ تەچۆکەی لەسەر خۆتان بوو یاخۆ دابین کراوە بۆتان؟ خۆی بە شێوەیەکی گشتی ناوبژیوان کە سەفەر ئەکات لەسەر خودی خۆیەتی بەڵام جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵێکێتی تۆپی پێی عێراق لقی سلێمانی لە ڕێگەی با بڵێن سپۆنسەرکردنمان لەلایەنێکی دیاریکراوە بەشێکی لە تێچووی سەفەرەکەی گرتە ئەستۆ. دروست کەسێکم بەرنامەیەمە ببینێ ینی بێ حەزی بەوە بێ بە ناوبژیوان ینی قۆناغەکان چۆنیە چۆن ئەگەیتەوەی کە بێتە ناوبژیوانێکی پلەیەک؟ بەڵێ کاک دانیار ساڵانە لە هەر محافظەی لە هەر شارێکی بەغداد کۆرسێکی ناوبژیوانی ئەکرێتەوە تا ئێمە لە ماوەکانی ڕابردووە لە شاری سلێمانیش ئەم کۆرسە کرایەوە بەڵام تەمەنەکە دیارەکرێت ئێستا ئەوەی کە ئاگادار بم تەمەنەکە ساڵانی لەدایکبوانی 2023 و 2004 دەتوانن بەشداری ئەم کۆرسانە بکەن پاشان لەلایەن وانەبێژێکی ئاسیا یاخود ناوخۆیەوە کۆرسەکە ئەوترێتەوە کۆرسی ناوبژیوانی ئەوترێتەوە سەرکەوتوەکان بڕوانامی پلەسەی عێراق بەدەستێنن پاشان کە بڕوانامی پلەسەی عێراقیان بەدەستهێنا بەپێی ئاستی خۆیان هەم تەرقیەکرێت تاکو دەگەنە بڕوانامی پلە دوو پاشان بۆ پلەیەک ئەگەریش بەرەو سەرتر بڕۆنەوە کاتە ئەتوانن ببنە ناوبژیوانی نێودەوڵەتی.
پێویست بکات هیچ خوێندنێک تەواوکە بۆ نمونە بەشی وەرزش تەواو بکە یان هەر کەسێک ئارەزوو لێ یان مەرجیان چی ئەوان وەکو مەرج کۆمەڵی مەرج دیاری کراوێکێک لە مەرجەکان ئەوەیە کە وەکوتم مەرجی تەمەنە بڕوانامەش وەکو دیاریکردن دیاری کراوە پێویستە ئەو کەسەی کە بەشداری خولەکە کە بڕوانامەیەکی هەبێت بەڵام بڕوانامەکە دیاری نەکراوەکە دەبێت تۆ ئیجباریەن کە بەشی وەرزشت تەواو کردێت بەڵام ئەگە بەشی وەرزشت تەواو کردوێت هەم ئاسانکارە بۆ خۆت هەمیش یارمەتی دەرە دەبێت چونکە کۆمەڵک لەو شتانی کە تۆی خوێنی ساڵانە لەوانەکانی وەرزشە لە هەم ئەگەر لە مەحەدی هەمیش ئەگەر لە زانکۆ بێت ئاسانکار دەبێت و دەیخوێنیت کاکمێت هەڵسەنگاندن چۆنیە بۆی کە لە بەغا و لە گرنگیدان بە ناوبژیوانان بە یاریزانان بە بەراورد بە خۆمان شارەکانی خۆمان چۆنیە گرنگیدان تقریبان نزیکە لەیەکە وەکو بڵێ کە ئەوان چۆن گرنگجیێن بە ناوژیان لێرەش هەمان گرنگجێ بەس وەکو بڵێ لە ڕووی هەڵسو کەوتکردن لەگەڵ ناوبژیوان هەنی ئەم یانە و ئەم تیپانی ئێرە لەگەڵ ناوبژیوان چۆن هەڵسو کەوتەکەن لەگەڵ جیاوازیەکەی بڵێن لەگەڵ ئەو هەڵسو کەوتێکە لە عێراقەکرێ ئەکی جیاوازیەکە بەرچاوە ینی بەدەر نییە لەو بڵێن لەو هەڵە و لەو هەڵسو کەوتانی کە نەشیاو بێت بەڵام لە چەند ڕوویەکەوە ئەوان یارزانەکان لە ئاسێکی زۆر بەرزتران یاریزانی پیشەگەریانتیە لە وڵاتانەوە چەندینای هەموو یانێک تقریبان 6 یاریزانی پیشەگەرە بتوڵەکە بتوڵەیەکی ڕسمیە لە فیفاە ینی چۆن لەژێر چاودێری فیفاە لە چەندها کەناڵی بڵێ جیهانی و ئەوانە یاریەکان یەگوازرێتەوە ئەمە وای کردووە زەبط و ڕەبتێکی زیاتری هەبێت لە بەچاو خولەکانی کوردستانی ئەوەش واکات ئەگەر گرنگجێکی زیاتر لە عێراق بدرێت بە ناوبژیوان و هەڵسوکەوتەکەی جیاواز بێت تقریبان ئەو ڕووە ئیعلامی و ئەو دەرکەوتنێ لە دەرەوە کە تۆزی ئاستەنگی دروستەکە هەموو کەس ناتوانێت بە هەر شوێک بێت تەسەڕوفی پێ بکات و هەڵسکەوت کات. کاک پاڤڵ لە هەرمی کوردستان هیچ خولێک هەیە ساڵانە بۆ ناوبژیوانان بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر پەرە بە تواناکانیان وە زیاتر پەرە بۆ لێ هاتوویانە بدرێکەتیاندا هەیە؟ بەڵێ پێش دەستپێکردنی خولی کوردستان ساڵانە تقریبان بە 2 هەفتە بۆ 3 هەفتە پێش دەستپێکردنی خولەکە خولی زاخاوتن ئەکرێت لەلایەن وانە بێژەوە ئیتر ئەو وانە بێژە ناوخۆی بێدیان لە دەرەوە بهێنن بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەخایەنێت زۆربەی کاتەکان هەر لە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێر ئەو خولی زاخاوتنە ئەنجام ئەدرێت. باشە ئەی ڕێگریەکان یاخود بڵین ئەو بربەستانێکی هێنە بەردەم ناوبژیوانان لە هەرێمی کوردستان بربەستەکان چین؟ ئایا ئێوە چ کێشەیەکتان بۆ دروست ئەبێ لە کاتی ڕاهێنانە بێ یاخود لە کاتی یاریەکاندا بێ کە بەڕێوەی ئەبن؟ بەنسبەت خولی کوردستان جیاوازترە لە خولی عێراق. سەرەتا لە خولی کوردستانە با بڵێن کەمتر گرنگی بە ناوبژیوان دراوەکو هاوڕێم کاگومێت ئاماژەی پێدا چ لە ڕووی تەجیزاتەوە بێت چ لە ڕووی با بڵێن کەمپی مەشق و ڕاهێنان بێت لە ناوخۆی هەرێمی کوردستان بیان لە دەرەوە چ لە ڕووی با بڵێن ئەو مافانە بێت کە مافی سەرەتایی ناوبژیوانە پێی بدرێت و بەدەر لە هەموو ئەمانەش ڕاستە دۆخی هەرێمی کوردستان لە بواری ئابووریە لە بواری داراییە با بڵێن لە ئاستەنگیەکی بەرچاوایە بەڵام ناوبژیوان ئەتوانم بڵێم چینی هەرە ژێرەوەی ئەم کۆمەڵگایە لە ڕووی ئابووریەوە. ئێمە سەرەڕای ئەوەی کە ساڵێکی تەواو خولەکانی کوردستان بەڕێوە بین بەڵام لە کۆتایی ساڵەکەش هێشتا شایستەدارایەکانمان پێ نادرێت. جیاواز لە خولی عێراق کە ئەوان بە شێوەیەکی باشتر تعامل لەگەڵ ناوبژیوانانەکەن چ لە ڕووی دابینکردنی تەجیزات چ لە ڕووی ڕێخستنی کەمپوی مەشق و ڕاهێنان لە ناو عێراق بێت یان لە دەروی عێراق بێت و زائیدەن شایستەدارایەکان تا ڕادێک لە کاتی خۆیان ئەیان بە ناوبژیوانان. کاک درودەوەی کاک پاڤڵش باسی کردن شتێکی زۆر گرنگە ینی تۆ پەرپیشێ شتێک حتممە نەبێت لە ینی ئابووری خۆشت ئەوە ینی لێک بیتەوە جەنابەت چۆن ئەوە هەڵدەسەنگێنی ینی چی بکرێ بووی کە ناوبژیوان نانی وەکو کاگومێت ئاماژەی پێکە بە تەواوەتی خۆی یەکلای بکاتەوە بۆ پیشێ و پێویستی بەشتی دیکە نەبێت و حتممە کە خۆش یەکلای کردەوە بۆ پیشەیە بەردەوام سەرقاڵەبی بۆی کە خۆت ئەبدیت کەیتەوە و شتی تازە ینی بێنیتە ئاراوە. بەڵێ وەکو داوەری لە کوردستانە ئەی ناتوانێت و پیشەیەک تا ڕادێک سەیری بکەیت واتە پیشەی دووەم یاخود سێمیشە بێت چونکە وەکو کاکباڤێڵی ئاماژەی پێدا شایستەدارایەکان لە کاتی خۆیان وەرناگیرێت بە بۆنێ ئەم بارودۆخەی کە
تووشی هەرێمی کوردستان بووانێ بینی لە موچە لە چەند مانگێکە تا دواکەوە و نادرێت ئەمەش من حەیەمە لەلایەن هەرێمی کوردستانەوە دابینەکرێت بۆ یەکەی تۆپی کوردستان یەکەی تۆپی کوردستانیش هیچ بڕۆپارێکی لە بەردەستان نابێت تاکوت هەم شایستەدارایەکانی ناو بژیوان هەم سەرپەرشتیاران لە کاتی خۆیان بدات دواتە ئێمە لێ ئێستاە کە وەرزی نوێی خولی کوردستان دەست پێەکە تەنها پارەی وەرزی نوێی خولی نایبی کوردستان دراوە واتە خولەکانی پلەیەک و پلە دوو ئاستە تەمەنەکان هیچ بڕەپارەیەک ناوبژوان هەم سەرپەرشتیاران هیچ بڕەپارێکی هاوار نەگردووە لە کاتێکدا لە عێراق بەم شێوازە نییە واتە لە ماوەی جاری وایە چەند هەفتەیەکدا بڕەپارەیەک دێتە سەر حسابانقێکە و کە دەتوانی بە دڵی خۆت لە هەر کاتێکا بدەوێت ئەم بڕەپارەی ڕابکێشی. باشە کاک درود بە کەمی ئەو ئەجهیزە و ئەو بابەتانەی کە پێویستە بە ناوبژیوانان هیچ کێشەیەکی بۆ دروستکردن بۆ ئەوەی کە لەم تاقیکردنەوەی عێراقدا ئاستان کەمتر بێ یاخود بڵین لێهاتوویتان کەمتر بێت؟ بەڵێ سپاس بخوام جارە پێچوانی جارەکانی دیکەوەی کە جێگەی دڵخۆشی بوو واتە ئێمە لە شاری سلێمانی 13 ناوبژیوان بەشداری تاقیکردنەوەکەمان کرد سپاس بخوا هەر 13 ناوبژیوانەکە هەم لە تاقیکردنەوەی عملی هەم لە تاقیکردنەوەی نەزاری توانیان سەرکەوتن بەدەست بێنن کە ئەمە لێرەوە سپاسێکی تایبەتی یەکەی تۆپی عێراق سلێمانی هەم لیژنەی ناوبژیوانانی سلێمانی بکەم کە ینی 3 نەفریان لەگەڵمانە لەوێ ئامادە بوون کە ئەمە پاڵپشتێک و هاوکارێکی زۆر بوو بۆ ئێمە کە بتوانین لە تاقیکردنەوەکەیە بە سەرکەوتووی بە دڵخۆشی بگەڕێنە. باشە بەراورد بە ساڵانی پێشووتر ناوبژیوانانی کورد ڕێژیان زیای کردبوو لەم تاقیکردنەوەی ئەم ساڵدا؟ بەڵێ وەکو ناوبژیوانی پلەیەکی عێراق ناوبژیانی پلەیەکی عێراق لە شارەکانە دیاریکراوە واتە ئێمە چەند ناوبژیانێکی پلەیەکی تریشمان هەیە واتە کە هەم یاخود خۆیان تااقەتیان نەماوە لە بوارەکەیە لە بواری عێراقە هەم بە بۆنی هەڵکشانی تەمەنەوە نەیانتوانیەوە بەشداری بکەن بەڵام ساڵانەکە وەکو ئاماژەم پێ لە پلە سێ و دەبی بە پلە دوو تەرقیە دەکرێت ئەم ناوبژیوانە پلە دوانە ئەگەر لە تاقیکردنەوەی عملی و نەزەریا لەوێش لە شاری بەغدا دەکرێت ئەگەر سەرکەوتوو بن دەبنە ناوبژیوانی پلەیەکی عێراق کە بوونە ناوبژیوانی پلەیەکی عێراق ئەو کاتە دەتوانن هاوشێوەی بریانی دیکەیان بەشداری ئەم جۆرە تاقیکردنەوەانە بکەن. بڵێ کە کومێگەرە کۆتایی ئەڕۆی نەگەر شتێکە ماوەیان شتێکمان پیر چوو بێ باسی بکەین. لە کۆتایی ئەڵێن سپاس بەخوای گەورە کەوا سەرکەوتوی کردین بۆ ئەم ساڵی ژۆ دەرفەتی پیاین بەشدار بین لە بەڕێوەبردننی خولەکانی عێراق و کوردستانیش وەکوی لە بابەتەکە تەقریبەن برایەن و جەنابتان ئەماشتان بە زۆر شتیە بڕوان ناکەم شتێکی وامە بێت کە بتوانین قسەی کۆتاییت زۆر کاک پاڤڵ ینی ڕووی دەمیژەکرێتەوە هاان ژمورەکانی ئەم لا ئەو لاڵێ خەتای ئەوانەیە و لا بدۆڕێنەڵێ خەتای زۆر جار ئەوەش ینی نەشارەزاوی ینی نازان کە چۆنە شتەکە بۆیە ئەسەوە بە ئەوەزان بە عملی و بە نەزەری هەمووی ئێوە ئەو تاقیکردنەوەتان جام داوە. بێگومان ئەتوانم بڵێم لە هەموو جیهانە ئەم دیاردەیە باوە با بڵێن ئەتوانم بیگەنمەوە بۆ ئەوەی کە بڵێم ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا و ئاستی ڕۆشنبیری وەرزشی بە تایبەت لە ناوهاندەران و ڕاگەیاندنەکان و ئەو کەسانی کە با بڵێن پەیج و ئەو بابەتانیان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هۆکارێکی سەرەکین بۆ ئەوەی کە ڕوویەکی جوانی وەرزش پیشانی با بڵێن بینەران بن یاخود بە پێچەوانەوە دوور لە ڕووی بەڕێستان بە شێوەیەکی ناشرین هێرش بکەنە سەر ناوبژیوان بکەن بە هۆکارێک بۆ ئاکتیڤکردن و چالاکردنی ڕاگەیاندنەکان و پەیجەکانیان. کاک درود لە کۆتاییدا چیتەوە داواکاری ناوبژیوانان بە گشتی چییە بۆ ئەوەی گرنگی زیاتریان پێ بدرێت؟ بەڵێ لە کۆتاییدا خۆشیتان لێ دەکەم بێگومان ناوبژیوانانی ئەگەر ئێمەکو نوێنەری ناوبژیوانانی سلێمانی کە ئەمسیانەمە لێرە ئامادە بین بێگومان لە شارەکانی هەولێر و دوهۆک و کەرکووک و شارەکانی دیکەی عێراق ناوبژیوانی زۆر باشمان هەیە ینی بڕواکە ئەگەر گرنگیان پێ بدرێت ئەم ناوبژیوانانە هیچیان لە ناوبژیوانی نێودەوڵەتی کەمتر نییە ینی ئەبینی ئێستا کاگومێت کە لێرە ئامادەیە تاکە ناوبژیوانەکە لە پارێزگاکانی لێستەدا هەولێر و سلێمانی و دهۆک کە شەهادەی ڤاری هەبێت و بتوانێت وەکو ناوبژیوانی ناوەڕاست هەم وەکو ناوبژیوانی ڤار خولەکانی عێراق و لێستێرەکان بەڕێوەبەر بێت
بێگومان ئەگەر ئەم دەرفەتە بۆ کۆمەڵێک ناوبژوانی دیکەش بێتە پێشەوە یاخود پشتگیری کاگوبێت بکرێت بێگومان ناوبژوانی زۆر باشمان هەیە و دەتوانێت لە ئاستی زۆر بەرز و لە ئاستی زۆر پێشکەوتوابێت. خۆ دەست چاوتان خۆش بێ مەڕێزان کاکومێت مستەفا و کاک مەڤڵ جەلال و کاک درود محەممەد ناوبژێوانانی پلەیەکی عێراقی خوا بەخێر بێن. ئاستی بەرزی